دەگەیمە ئێمە لە ساڵی دامەزرانی ڕێکخاوی ئازادی لاوانی کوردستانە بڕیارماندا پرۆژەیەک گەڵاڵە بکەین بۆ ئەوەی بتوانین لە باتی ئەوەی ئاهەنگێک بژێڕین مەراسیمی خۆمان سازکەین بڕیارماندا ئەو بڕەپارەیە بە هاوکاری بەڕێزان کاقوبات لەگەڵ کاگاسۆ مامەد و ئیدارەی گشتی هاوکارمان بوون بۆ ئەوەی ئەو بڕەپارێکێتە بەدەستمان بۆ ئاهەنگەوە لەباتی ئەوە بیدەین بە کۆمەڵی گەنج دەستی کۆمەڵی گەنجی کارساز و بەتوانە بگرین کە بۆ داهاتوو بتوانن خۆیان بە خاوەن بزنس و کاری خۆیان ئێمە زۆر خۆشحاڵین سوپاس بۆ هەموو دام و دەستگایانەی کە هاوکارمان بوون ئەمڕۆ 6 گەنجی زۆر بەتوانە هەڵبژێراون لە تەواوی شار و شارۆچکانی کوردستان سوودمەند بوون لەم پرۆژەیە ئەو 6 گەنجە هەمویان ئەبن بە خاوەنی پرۆژە و بزنسی خۆیان لە داهاتووە ئەو خەون و خەیاڵی لە مێشکیان نبووە ئێمە بۆیانەکەینە واقع و خۆیان ئەبن بە خاوەنی کاری خۆیان لە داهاتووە لەگە پاڵ خۆشیانە کۆمەڵێک گەنج و لاوی تر دەستگیرۆیەکەنەوەی خەنە سەرکار